ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئەوڕێیان یاوکارم هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی ئەواڵەکانی ئەمڕۆی یەکشەممە. سەرەتا سەردێڕەی چەند هەواڵ. سەرکوتی چالاکانی مەدەنی کوردستان لەلایەن ئیدارەی ئیتڵاعات. بانکهێشتی فەرهاد مەحموودی بۆ دادسەرای گشتی و ئینقلابی سەقز. گازگرتووی 13 کەس لە شارەکانی مەهاباد و تیکاب. چالاکی دادخوازان و ئازادیخوازانی باکووری کوردستان دژ بە دەوڵەتی تورکیا. بڵاوکردنی تراک لە چەند زانکۆی ئێران دژ بە کۆماری ئیسلامی و خۆپێشاندانی ئێرانیانی ئازادیخوازی دەرەوەی وڵات دژ بە کۆماری ئیسلامی. سەرکوتی چالاکانی مەدەنی کوردستان لەلایەن ئیدارەی ئیتڵاعات. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ناوەندە ئەمنیەتیەکانی کوردستان دەستیان داوەتە پەروەندەسازی بۆ ئەو چالاکە مەدەنیانەی کە دژ بە سەپاندنی سزای سێدارە بەسەر شەریفە محەممەدی، پەخشان عەزیزی و ریشە مرادی ناڕەزایەتیان دەربڕی بوو. بە وتەی چالاکانی مەدەنی ئیدارەی ئیتڵاعات وێڕای پەروەندەسازی بۆ چالاکانی مافی مرۆڤ، سیمکارتی ژمارەیەک لە چالاکانی مافی ژنانی کوردستانی سوتاندووە و حیسابە بانکیەکانیشیانی داخستووە. سەرکوتی چالاکانی مەدەنی لە کوردستان لە حاڵێکدایە کە ناڕەزایەتیەکان لە ئاست حکمی ئەعدامی بەندکراوانی سیاسی سنوورەکانی وڵاتی تێپەڕاندووە و ئێرانیانی دەرەوەی وڵاتیش بەردەوام دژ بە سزای سێدارە خۆپێشاندان دەکەن. فرۆشتنی مادەی هۆشبەر لەلایەن بەرپرسانی زیندانی سەڵماس. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران، بەرپرسانی زیندانی سەڵماس مادەی هۆشبەر بە نرخێکی زۆر گران لە نێو بەندکراوانی ئەو بەندیخانەیە بڵاو دەکەنەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ئەشکەنجە و ئازاری جەستەیی و دەرونی لە زیندانی سەڵماس و پێشێلکردنی بەردەوامی مافی مرۆڤ لەو زیندانە ڕەوەندێکی یاساییە و چالاکانی مافی مرۆڤ باس لە گەندەڵی سیستماتیک لەو بەندیخانەیە دەکەن. مێهرالی فەرهەنگ و ئیسماعیل خۆلیزادە دوو بەرپرسی باڵای ئەو زیندانە دەور و نەخشی سەرەکیان لە ئەشکەنجە و ئازاری بەندکراواندا هەیە و بە شێوەیەکی سیستماتیک مادەی هۆشبەر لە نێو بەندکراواندا بڵاو دەکەن. بانکێشتی فەرهاد مەحموودی بۆ دادسەرای گشتی و ئینقلابی سەقز. ڕۆژی شەممە 4 ڕەشەممە فەرهاد مەحموودی برای فەرەیدون مەحموودی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری سەقز بۆ دادسەرای گشتی و ئینقلابی ئەو شارە بانکهێشت کراوە. بەپێی ئیبلاغیەی دادسەرای گشتی و ئینقلابی سەقز، فەرهاد مەحموودی بە تێکدانی ئاسایشی گشتی، بڵاوکردنەوەی پرۆپاگەندا و تەبلیغ دژی نظام تۆمەتبار کراوە و ئەبێ لە ماوەی 5 ڕۆژی داهاتوودا خۆی بەو ناوەندە قەزاییە بناسێنێت. سازکردنی پەروەندە بۆ ئەو هاوڵاتیە دادخوازە لە حاڵێکدایە کە ناوبراو بەهۆی گوشارەکانی ڕژیم لە وڵات چۆتە دەرەوە و ڕۆژەی ڕابردوو لە پێیجی تایبەتی خۆیدا نووسیویە گوشار هەڕەشە و پەروەندە سازیەکانی ڕژیم بە واتایەوەیە کە کۆماری ئیسلامی لە بنەماڵە دادخوازەکان دەترسێت و ئێمە ئەو ڕێگای گرتومانەتە بەر ڕێگایەکی دروستە. گازگرتووی 13 کەس لە شارەکانی مەهاباد و تیکاب. ڕۆژی چوارشەممە ڕۆژی شەممە 4 ڕەشەممە 7 شارۆمەند لە شارستانی تیکاب بوو. 6 هاوڵاتی لە شاری مەهاباد بەهۆی گازگرتووی ژاراوی بوون و ڕەوانەی نەخۆشخانە کراون. بەپێی زانیاریەکان بەهۆی بڵاوبوونەوەی گازی مۆنۆکسیدی کەربۆن لە خانووی دانیشتویەکی خەڵکی گوندی ئەحمەد ئاوای تیکاب 7 کەس ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانە کراون. هەروەها لە ڕووداوێکی هاوشێوە لە شاری مەهاباد 4 منداڵ و 2 ژن بەهۆی هەڵمژینی گازی مۆنۆکسیدی کەربۆن ژاراوی و بۆ بەشی ئۆرژانسی نەخۆشخانەی و شارە ڕاگوێزراون. چالاکی دادخوازان و ئازادیخوازانی باکووری کوردستان دژ بە دەوڵەتی تورکیا. ڕۆژی شەممە ئەنجومەنی ونبووانی باکووری کوردستان و بنەماڵەی بەندکراوانی سیاسی لە چەند شاری تورکیا دژ بە سیاسەتەکانی دەوڵەتی ئەردوغان خۆپێشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان بنەماڵەی ونبووانی سیاسی لە شارەکانی جوولەمێر، ئێلحو ئامەد بۆ جارێکی دیکە لە بەردەم دادگاکانی تورکیا خۆپێشاندانیان کردووە و خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسی ئازیزانیان بوون. لەلایەکی دیکەوە بنەماڵەی بەندکراوانی سیاسی نەخۆش لە زیندانەکانی ئەزمیر، ئانکارا و ئیستانبۆڵ بە کۆبوونەوە لە بەردەم بەندیخانەکانی ئەو 3 شارە خوازیاری ئازادی بەندکراوانی سیاسی و دەستڕاگەیشتنی بەندکراوانی نەخۆش بە دەرمان.
بڵاوکردنی تراکت لە چەند زانکۆی ئێران دژ بە کۆماری ئیسلامی. ڕۆژی یەکشەممە 5 ڕەشەممە خوێندکارانی شۆڕژگەڕ ئێران لە زانکۆی تاران، بەهەشتی، ئیسفەهان و ئازاد بە بڵاوکردنی تراکت سیاسەتەکانی حکوومەتیان بە توندی مەحکوم کرد. خوێندکارانی شۆڕژگێڕ لە تراکتەکانیاندا کوژرانی ئەمیر محەممەد خالقی و دابین نەکردنی ئەمنیەتیان لەلایەن حکوومەتەوە بە توندی شەرمەزار کردووە و خوازیاری کۆتایی هێنان بە سیاسەتی ئەمنیەتیکردنی زانکۆ و سەرکوتی چالاکانی سیاسی، کرێکاری و مەدەنی بوون. بە پێ و بانگەوازەی کە پێشتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، بڕیار بووە ڕۆژی یەکشەممە خوێندکاران لە چەند زانکۆی ئێران خۆپێشاندان بکەن. کۆبوونەوەی بێهیاران و پەرستاران لە میناب. ڕۆژی شەممە بێهیاران و پەرستارانی شارستانی میناب دژ بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی کۆبوونەوە. بێهیاران و پەرستارای ناڕازی بە کۆبوونەوە لە شوێنی کارەکانیان خوازیاری زیادکردنی هەقدەست بە پێی ڕێژێ هەڵاوسان، وەلانانی جیاوازی، گۆڕانی دۆخی پیشەیی، نوێکردنەوەی گرێبەست، پێدانی ئیزافەکاری و کارانە و هەروەها کەمکردنەوەی ساعەتی کار بوون. بە پێی راپۆرتی هەندێک لە ڕۆژنامەکانی ئێران، دۆخی پیشەیی و معیشەتی پەرستاران ڕۆژ لە دوای ڕۆژ خراپتر دەبێت و ئەو پەرستارانەی خەڵکی شارستان و لە تاران کار دەکەن بەهۆی گرانی کرێخان و لە نێو ئۆتۆمبیلەکانیاندا دەمێننەوە. ناڕەزایەتی خاوەن کێڵگە پەلەوەریەکان لە عێراق. خاوەن کێڵگە پەلەوەریەکانی پارێزگای مەرکەزی ڕۆژی شەممە 4 ڕەشەممە لە بەردەم ئۆستانداری عێراق کۆبوونەوە و داوایان کرد زیانەکانیان بۆ قەرەبوو بکرێتەوە. بە پێی زانیاریەکان، ناڕازیان بە وتنەوەی دروشت، دژایەتی خۆیان لەگەڵ ناکارەمەیی دەوڵەت نیشانداوە و خوازیاری پێدانی کارەبای 24 ساعەتە، دابینکردنی دانەوێڵە و خۆراکی پەلەوەر بە نرخی گونجاو و قەرەبووکردنەوەی زیانەکانیان بوو. ڕادەستکردنی تەرمی 4 دەست بەسەرکراوی بەلوچ بە بنەماڵەکانیان. ڕۆژی شەممە تەرمی 4 دەست بەسەرکراوی بەلوچ بە ناوەکانی محەممەد ڕەیسی تەمەن 29 ساڵ، نەوید پەرەکی تەمەن 28 ساڵ، ساڵح پەرەکی و زاهد پەرەکی تەمەن 29 ساڵ خەڵکی شارەکانی سەراوان و سیب و سۆران پاش 96 ڕۆژ ڕادەستی بنەماڵەکانیان کرا. بە پێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ، ئۆتۆمبیل یە و 4 هاوڵاتیە بەلوچە ڕۆژی 11 خەزەڵوەری 1403 هەتاوی لە یەکێک لە شەقامەکانی سەراوان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دراوەتە بەردەستڕێژی گولە و 2 کەسیان بریندار بوون. ئەو 4 شارۆمەندە لەلایەن هێزەکانی ڕژیم دەست بەسەر و بۆ ماوەی 96 ڕۆژ بێسەر و شوێن کران، تاکو ڕۆژی ڕابردوو تەرمەکانیان ڕادەستی بنەماڵەکانیان کرایەوە. لە سێدارەدانی 2 بەندکراو لە زیندانەکانی گونبەدی کاووس و ئەحواز. بەیانی ڕۆژی شەممە حکمی ئەعدامی 2 بەندکراو بە تۆمەتی کوشتنی بانقاز لە زیندانەکانی گونبەدی کاووز و سپیداری ئەحواز جێبەجێ کرا. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران، 2 بەندکراو بە ناوەکانی میلاد ناسری تەمەن 24 ساڵ و خەڵکی ڕامیان، هەروەها بابەک حاجیپور تەمەن 49 ساڵ و خەڵکی مەسجد سولەیمان بە تۆمەتی کوشتنی بانقاز لە زیندانەکانی گونبەدی کاووز و سپیداری ئەحواز ئیعدام کراون. بە پێی ئامارەکان، لە مانگی ڕێبەندانی ئەم ساڵدا بەلانی کەم 70 زیندانی لە بەندیخانەکانی کۆماری ئیسلامیدا ئیعدام کراون و 3 کەسیان ژن و 67 کەسیان پیاو بوو. لەو ڕێژەیە 4 بەندکراو بەلوچ، 7 بەندکراو کورد و 4 کەسیان شارۆمەندانی خەڵکی ئەفغانستان بوو. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپێشاندانی ئێرانیانی ئازادیخوازی دەرەوەی وڵات دژ بە کۆماری ئیسلامی. ڕۆژی شەممە ئێرانیانی ئازادیخواز لە وڵاتەکانی سوێد و ئاڵمان بە پێی ڕەواڵی شەممەی هەر هەفتە دژ بە ئێعدامی بەندکراوان لەلایەن کۆماری ئیسلامیەوە خۆپێشاندانیان کرد. بە پێی ئەو ویدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، ئێرانیانی ئازادیخواز لە شارەکانی ستۆکۆڵم، گۆتێنبرگ و فرانکفۆرت بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی کۆماری ئیسلامی لە بەردەم نوێنەرایەتیەکانی ڕژیم لە سوێد و ئاڵمان کۆبوونەتەوە و بە وتنەوەی دروشت خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی شەریفە محەممەدی، پەخشان عەزیزی و وریشە مرادی بوو. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکان.